کارمەندانی سەرسندوق هەیە تایبەت بە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کە لە ڕۆژی یەکشەمەی داهاتوو دەکاتە 16/2/2025 دەست دەکەین بە دابەشکردنی پاداشت سەبارەت بە پارێزگای هەولێر لە 23 بانقی حکومی ئەم پاداشتا دابەش دەکرێتن کە دابەش بووە بەشێکیان لەو بانکانە لە سنتەری شارن بەشێکیشیان لە دەرەوەی شار ئەوانەی تریش لە ئەطرافن. ئەو بڕاپارەی کە دابین کراوە بە پێی جۆری با بڵێن وەزیفەکە دەبێتن بەڕێوبەری بنکەی دەنگدان کە پێی دەڵێن منەسق ئەوە 350,000 دینار وەردەگرێتن بەڕێوبەری وێزگا و کارمەندانی تر بە شێوەیەکی گشتی 250,000 دینار وەردەگرێت ئەگەر خڕیجی با بڵێن ئامادەیی یاخود بەکالۆریۆس یاخود دیبلۆمی هەبێتن. ئەوەی کە فەرمانبەری حکوومەتە 150,000 دینار وەردەگرێتن لەگەڵ شکر و تەقدیرێک لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. ئێمە لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان دووبارە دەستمان کردەوە بە تۆمارکردنی ئەو کەسانەی کە تا ئێستا کە بایۆمەتریان ئەنجام نەداوە و ئەوانەی کە کێشەی پەنجەمۆریان هەیە بە هەمان شێوە تۆماریان دەکەین لە 9/12/2024ەوە دەستمان پێ کردووە. بۆیە بە فرسەتی دەزانم لە ڕێگەی ئێوەوە داواکاری خۆمان ئاراستەی ئەو کەسانە بکەین کە تا ئێستا خۆیان تۆمار نەکردووە سەردانی بنکەکانی تۆمارمان بکەن لە پارێزگای هەولێر 53 بنکەی تۆمارمان هەیە دەتوانن لە ئێستادا سەردان بکەن بۆ ئەوەی خۆیان تۆمار بکەن و ئەوەی کارتی وەرنەگرتوێتەوە خۆی تۆمار کردووە تا پێش هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانەوە دەتوانێت سەردانی بنکەکان بکە بۆ ئەوەی کارتەکانی وەربگرتەوە. بە هەمان شێوە ئەوانەی کە لە ڕۆژی دەنگدان کارتەکانیان لێ وەرگیراوتەوە و پسوولیان دراوێتێ ئەو کاتە دەتوانن لە ڕۆژی یەکشەمەوە سەردانی بنکەکان بکەن بۆ ئەوەی کارتەکانی خۆیان وەربگرنەوە.